لە بەرامبەر پشتگوێخستنی بەردەوامی پارێزگای هەڵەبجە لەلایەن حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانەوە لە بەردەم بینای بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە، نوێنەری بەشێک لە چین و توێژەکانی پارێزگاکە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی گردبوونەوەیەکی ناڕازیان ئەنجامدا و داوایان کرد بە زووترین کات هەڵەبجە بە فەرمی بە پارێزگا بناسێنرێت و یاداشتێکی هێشتخاڵیان ئاڕاستەی هەرسێ سەرۆکایەتیەکەی هەرێم کرد. ئەوەشیان خستە ڕوو ئەگەر بەدەم داواکاریەکانیانەوە نێن ناڕەزایەتی بەرفراوان بەڕێوە دەبن. یەکەم، بە فەرمی ناساندنی هەڵەبجە وەک 19یەمین پارێزگای عێراق. دوو، سەرپێخستنی سەرجەم دام و دەستگاکانی پارێزگای هەڵەبجە بەگشتی و کردنەوەی سەرجەم بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و دامەزراندنی ئەنجومەنی پارێزگا. سێ، مفاتەحەکردنی حکوومەتی عێراق بۆ کردنەوەی سەرجەم دامەزراوە فیدراڵیەکان لەم پارێزگایەدا. چوار، هەڵەبجە بکرێتە بازنەیەکی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و بڕیاریکردنەوەی نووسینگەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق جێبەجێ بکرێت. پێنج، جێبەجێکردنی یاسای پایتەختی ئاشتی. شەش، لە گفتوگۆکانی نێوان حکوومەتی هەرێم و ناوەندا هەڵەبجە بکرێتە پاکێجێکی سربەخۆی تایبەت. حەوت، لە بودجەی گشتی و بودجەی پەرەپێدانی تایبەتمەندی بدرێ بە هەڵەبجە و بنیادنانی ژێرخانی پارێزگاکە لە بەرچاو بگیرێت، چونکە نوێیە و پێشتریش بە تەواوەتی وێران کراوە لەلایەن حکوومەتی بەعسەوە. هەشت، بەدەنگهاتنی جددی بەرپرسانی ئەم پارێزگایە لە ئاست کەمتەرخەمیەکانی دەسەڵاتی کوردی. پەرلەمانی کوردستان یاسای بە پارێزگابوونی هەڵەبجەی لە 8 دوای 2015 ئاڕاستەی سەرۆکایەتی هەرێم کرد. سەرۆکی هەرێمیش لە 15 دوای 2015 پەسەندی کرد و لە وەقایعی کوردستان ژمارە 183 لە 24 دوای 2015 بڵاو کرایەوە. ئەو کەمتەرخەمیانەی لە حکوومەتی عێراق شێ هۆکارەکەی حکوومەتی هەرێمە، چونکە حکوومەتی هەرێم تا ئێستا نەچووە بەجددی بچێتە پێشەوە هەڵەبجە وەک پارێزگای 19هەمین بناسێنێ و هەڵەبجە بکاتە پاکێجێک لەگەڵ عێراقا و عێراق بکاتە بەردەم بەرپرسیارەتێک بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە، سندوقێک دابنێ بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەن هیچ بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانێم ناوە قسەیانەکەەوە تا ئێستا هیچ قسەیە نەکراوە و هەڵەبجە وەک چۆن لە ساڵی 91 فرامۆش کراوە هەتا ئێسەوە نزیکەی 30 ساڵە فرامۆش وەسێری دەمچوی خەڵکی هەڵبجەکەی ئێزانی کە نیگەری زۆریان پێوە دیارە، چونکە شارەکە لە زۆرەوە ینی پشتگوێخراوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە هەموو لایەنی مڕۆکان پشتگوێخراوە خۆی شوێنەکەمان شوێنێکی داخراوە، بۆیە پێویستە هەڵبجە وەکو ئەو مەرزانی کە نزیکن لە سنووری هەڵبجە بکرێنەوە تاکو بژانەیەک بەناو شاری هەڵبجە بکە. پەرلەمانی کوردستان لە 5 دوای 2015 لە مۆنومنتی هەڵەبجە بە ئامادەبوونی سەرجەم ئەندامانی پەرلەمان یاسای ژمارەیەکی ساڵی 2015 تایبەت بە ئیدارەی پارێزگای هەڵەبجەی دەرکرد. لە یاساکەدا تەنها پارێزگار و جێگرەکانی دەستبەکار بوون و بڕگە و مادەکانی دیکەی یاساکە تا ئێستا جێبەجێ نەکراون. هەڵەبجەیەکان نیگەرانن لەلایەن هەردوو حکوومەتی هەرێم و بەغداوە فەرامۆش دەکرێن و وێڕای بەڵێنە یەک لە دوایەکەکانیان و دەرکردنی بڕیاری یاسایی هێشتا وەک چوارەم پارێزگای هەرێمی کوردستان هەڵەبجە نەناسێنراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.